سڵاوتان لەبێت بینەرانی زاری کرمانجی لە بەردەم مزگەوتی سەروەرانین کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی پرسەی مامۆستا مەلا عەبدوڵڵا قەڵاتی لە شاری سۆران بەڕێوە چێ دوای ئەوەی دوای نیوەڕۆی دوێنێ لە شاری هەولێر لە تەمەنی 102 ساڵی کۆچی دوایی کرد. مامۆستا مەلا عەبدوڵڵا قەڵاتی کە خەڵکی دەوبەری باڵەکایەتیە هەم پێگەیەکی ئاینی کۆمەڵایەتی نیشتیمان پەروەری هەبوو. من مەبەستمە زیاتر لەگەڵ یەکێک لە ناوەکانی گفتوگۆ بکەم کە وەکو تەبێژی خانەوادەکەیانە کاک پێشەوە لەگەڵمە بێ. کاک پێشەوە بۆ خۆتان خۆش بن و هاوبەشی خەمتانین، ئەگەر پێمان بڵێ پرسەی مامۆستا چەند ڕۆژ لە سۆران بەڕێوەچێت و دواتر دەتێتەوە کوێ؟ بەنای خدای مەزگەوت لۆڤان، سپاس بۆ ئامادەی بەڕێز ئێوەی بەڕێز و خۆشەویست، سپاس بۆ بینەران و گوێگرانی تەلەڤیزیۆن و رادیۆ زاری کرمانجی. من وەکو تەبێژی خانەوادی مامۆستا مەلا عەبدوڵڵا قەڵاتی مەرحوم لەگەڵ ئێوەی بەڕێز ئەدوێم سەرەتا بەناوی خۆم و بەناوی تەواوی ئەندامانی خانەوادەکەمان پرسە و سەرخۆشی خۆمان لە ئێوەی بەڕێز و لە تەواوی مامۆستایانی ئاینی و تەواوی خەڵکی دەڤەری سۆران و هەولێر دەکەین لەبەرەوەی باپیری من هەر لە ئێمە نەڕۆیی لە تەواوی ئەو خەڵکە ڕۆیی کە لە ماوەی ڕابردوو لە خزمەتی بوون و دیتیان لە نزیکەوە ئەوەی ئاشنایی لەگەڵ بەڕێزان هەبوو بێت دەزانی کەوا چ زاتێک بووە. دەمەوێت بەر لەوەی باز لە پرسەکە بکەم، باز لەو بکەم کە چۆن ژیا و چۆن ڕۆحی پیرۆزی دا. خوای گەورە یەکێک لەو بابەتانێک کە سوودی پێ خواردە وەڵعەسریە. باپیری من لە ڕۆژی هەینی لە کاتی بانگی عەسردا ڕۆحی پیرۆزی چۆوە بەرقاپی یەزدانی مەزن. ئەوەش ئەگەر شتێک بنوێنێ ئەوە گەورەی ئەو زاتە دەمێت لای خوای گەورە و ئەوەی کە دوێنێ شێوێش بینیمان لە ئاپۆرای خەڵک چ لە هەولێر لە کاتی نوێژکردن لە سەری، چ لە سۆران هەر لە هەولێر هەتاوەکو سۆرانکە بە مەراسیمێکی شایستە بەڕێکرا، مەگەر هەر شایستە بە زاتێکی وها بێت ئەگەر هەتا ئێستا شتێکی شایستە بەنی بەو شێوازە بۆ هیچ کەسێک نەکراوە. بەنسبەت پرسەی باپیرم لەبەرەوەی کەوا دۆست و خۆشەویستانی زۆر زۆر هەبوون چ لە هەولێر و چ لە دەڤەری سۆران و باڵەکایەتی، نەمانویست خەڵکێک ئەزیەت دێن، بۆیە لەسەر وەسێتی خۆی کە داپیرم پێشتر لێرە نێژرا بووە لەبەرەوەی کە باپیریشم ئیقامەی ئێرانە بووە، بۆیە وەسێتی کردبکەوە تەرمەکەی بهێنرێتەوە سۆران و لە تەک داپیرم بنێژرێت. بۆیە دوێنێ شەو لە مەراسیمێکی شایستە هینامانەوە گۆڕستانی کەورین لە تەنیشت ئەو نێژرا. بۆیە پرسەی یەکەم ڕۆژی پرسە وەکو ئێوەی بەڕێز ئیمڕۆ دەبینین تایبەت بە خەڵکی سۆران لێرە دانرا بۆ ئەوەی کە ئەو خەڵکە شەقینە بێت و بێت بەرەو هەولێر بەڕێوەکەوی. ئێمڕۆ دوای ئەوەی کەوا پرسەکەمان لێرە تا مەغریب دەخایێنێتەوە دەبێ ئینجا بەرەو هەولێر دەکەوینەوە ڕێ لەوێن لە مزگەوتی سید طیب سەید شەرەف بەقال کە مزگەوتی خۆمان لەوێن دەرێ پرسەی دوم ڕۆژی پرسە لەوێن دەدانرێت. مامۆستا پێشەوە باپیری جەنابتان سەرپەرشتی کۆمەڵێک ئیجازەی مامۆستانی ئاینی کردووە بەشمارە وەکو ئامار هیچتان لایە تا ئێستا سەرپەرشتی چەند ئیجازەی مامۆستانی ئاینی؟ حقیقەتەن باپیری من لەبەرەوەی کەوا تەمەنی 102 ساڵ بوو لە ماوەی ژانی خۆیدا بەدەر لەوەی کەوا لە حوجرە و فقیان لە زۆر شوێن خوێندیتی چ لە کوردستانی عێراق چ لە کوردستانی ڕۆژهەڵات و بە هەمان شێوە چ لێرە چ لەوێن دەر ژمارەیەکی یەکجار زۆر ئیجازەنامەیدایە. بۆیە ئیجازەنامەکان لە ژماردن نایەت، ئەویان دەتوان دواتر لەگا بابم لەسەوات بۆواتی قسەکەم، بەڵام ئەوەی کە دەمەوێت لێرە تیشی بخەمە سەری ئەوەیە کە باپیری من سڕە ئەوەی کە لە سەردەمانی قەدیم بە فەقیرەتی خوێندیوتی توانێتی خوێنی خۆی بە سەرکەوتوانە بگەینتە سەر لە پاڵ خوێنی خۆی و لە حوجرە و فەقیهاتی ڕۆڵێکی بەرچاویشی هەبوو لە سیاسەتدا لە کۆماری مەهاباددا و بە هەمان شێوە لە سەردەمی قازی مەرحوم جەنای بارزانی کە باپیرم وەکو ڕاوێژکاری و قازی جەنای بارزانی ڕۆڵێکی بەرچاوی بینی بوو لە یەکلاکردنەوەی ئەو چەشۆک کۆمەڵایەتیانەی کە ئەو کاتە دەهاتە بەردەم شۆڕش. ڕێنمایی و وەسیەت و ئامۆژگاریەکی بۆ ئێوە جێهێشتووە؟ باپیری من وەسیەتی خۆی و بەر لەو کاتەش ڕێنماییەکانی خۆی لە حیاتی خۆیدا ئەوە بۆکە هەمیشە دەست بە دینەکەیەوە بگرین، هەمیشە لای خوای گەورە بەرنەدەین، هەمیشە ئەوەی کە خوای خۆش بێ خوا خۆشی دەوێت کە خوا کەسێکی خۆشویست خۆشەویستی ئەویش دەخاتە دڵی بەندەکانی خۆی. بۆیە گوتی کوڕەکانم نەوەکانم هەتا وەکو مابن لە ژیاندا ڕێی خوای گەورە بەرمەدەن، قورئان ڕێنیشان دەرتان بیت و ڕێز لە مامۆستایانی ئاینی بگرن، ڕێز لە خەڵک بگرن، چەندە خەڵکتان خۆش بێ هێشتا هەرکەمە. دەستان خۆش بێ مامۆستا دووبارە هاوبەشی خەمتانی. سپاس بێ بەڕێز خۆشەویستی. بەڵێ بینەرانی زاری کرمانجی وەکو گوتمانمان پرسەی مامۆستا مەلا عەبدوڵڵا قەڵاتیە کە ئەمڕۆ لە سۆران بەڕێوە چێت دیمەنەکانتان بۆ ئەگوازینەوە هەوڵیشە دەین پەیامی بەڕێوەبەری ئەوقافی سۆران و هەروەها یەکێک لە کوڕەکانیشی وەربگرین. مامۆستا مەلا عەبدوڵڵا قەڵاتی دوای نێوەڕۆ وەکو نەوەکی ئاماژەی پێکرد کە لە کاتی نوێژی عەسر کۆچی دوایی کردووە دوای ئەوەی ماوەیەک نەخۆش بوو لە شاری هەولێر لە ژێر چاودێری پزیشکیدا بوو. دەچینە ژوورەوەی مزگەوتی سەروەران بۆ ئەوەی دیمەنەکانی زیاترتان بۆ بگوازینەوە. شەوی ڕابردووش لە مەراسیمێکی تایبەتدا بە ئامادەبوونی مامۆستایەکی زۆری ئاینی و
هەروەها کەسایەتی و ڕژسپی و پیاماقۆڵانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران تەرمی مامۆستا لە گۆڕستانی کەورین بەخار سپێدرا ئەوەی ئەشبینێن ئەمڕۆ ئەوە پرسەی مامۆستا مەلا عەبدوڵڵا قەڵاتیە لە مزگەوتی سەروەران لە شاری سۆران بەڕێوەچێ کە ژمارەیەکی زۆر لە مامۆستانی ئاینی هەڵواچی و توێژەکان بەشدارن لەو پرسەیەدا. مامۆستا مەلا عەبدوڵڵا قەڵاتی لە تەمەنی 102 ساڵی دوێنێ ئێوارە کۆچی دوایی کرد لە شاری هەولێر. پێگەیەکی ئاینی سیاسی نیشتیمانی کۆمەڵایەتی هەبوو. ئێمە هەوڵەدەین کە گفتوگۆی زیاتریش بکەین لەگەڵ یەکێک لە کوڕەکانی کە مامۆستا مەلا حوسامەدینە دوێنێشکە لە کاتی تەرقیندانی باوکی هەرخۆی بەشدار بوو و پەیامی بەڕێوەبەری ئەوقافی سۆرانی شوێر بگرین لەسەر کۆچی دوایی مامۆستا مەلا عەبدوڵڵا قەڵاتی لەگەڵتان بەردەوام بین و دیمەنی زیاتر ئەگوازینەوە. ورد الله الذين كفروا بغيظهم لم ينالوا خيرا وكفى الله المؤمنين القتال وكان الله قويا عزيزا صدق الله العظيم هدية إلى روحه الفاتحة. إنا لله وإنا إليه راجعون. بینەرانی بەڕێزەوە یەبینن پرسەی مامۆستا مەلا عەبدوڵڵا قەڵاتیە کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی پرسەکەیەتی لە شاری سۆران لە مزگەوتی سەروەران بەڕێوەچێتن دوای ئەوەی دوێنێ ئێوارە لە کاتی نوێژی عەسر لە شاری هەولێر کۆچی دوایی کرد لە تەمەنی 102 ساڵی. ئەمڕۆژ لەبەر ئەوەی کە بەشێک لە خانەوادەکەیان لێرن و بەشێکی تریش لە شاری هەولێر ڕۆژی یەکەمی پرسەکەی لە شاری سۆران دەبێتن و ڕۆژی دووەمیش دەچێتەوە شاری هەولێر. مامۆستا مەلا عەبدوڵڵا قەڵاتی یەکێک بوو لەوانەی دەستەی دامەزرێنەرانی یەکێتی زانایی ئاینی ئیسلامی کوردستان بووە، هەروەها قازی و ڕاوێژکاری بارزانی نەمر بوو لە سەردەمی شۆڕشی ئەیلول، بۆیە پێگەیەکی کۆمەڵایەتی و ئاینی نیشتیمانی و نەتەوەیی هەبووە. ئێستا ئەمە بەشێک لە دۆستان و ئازیزانێتی کە بۆ بەشداریکردن لە پرسە هاتوونەتە مزگەوتی سەروەران من هەوڵەدەم پەیامی مامۆستا مەلا حوسامەدین وەکو کوڕی مامۆستا مەلا عەبدوڵڵا قەڵاتی وەڵبگرم. مامۆستا مەلا حوسامەدین ئەگەر بیتە لای من و وێڕای هاوخەمیمان چ پەیامێکت هەیە لە ڕۆژی کۆچی دوایی باوکی بەڕێز؟ وەڵاهی پەیامی من بۆ هەموو دانیشتوانی سۆران و بۆ هەموو دام و دەستگاکانی ئیدارەی سۆران، هەموو بەرپرسان و هەموو ئەو خۆشەویستە ئازیزانە کە سەرپەرشتیاری کۆچ و کۆستی گەورەی باوکی خوالی خۆشببوومیان کرد. ئەمە ئومێدمان وایە کە ئەم علاقات و پەیوەندە کۆمەڵایەتیانە هەروەکو خۆیان بە گوڕوتینێکی تازەوە لەسەر لە نوێی جانێکی تریان بەبەرا بکرێتەوە
لە دوای ئەوەی کە وردە ئینسان هەستەکە لە هەرێمی کوردستان کە ئەم چەشنە پەیوەندی کۆمەڵایەتیانە ئەم بۆنە پیرۆزانە بەرەو کاڵبوونەوە ئەڕۆن ومێت دەکەین ئینشاڵڵا بە جهودی هەموو لە بە تێکۆشانی هەموو لە هەوڵ بدەین کە ئەم نەریتە جوانە ئەم دابوو نەریتەی دێرینی باو باپیرانمان کە ئەمەی کوردی جوان کردبوو پێ جوان بووە و بە بەردەوامیش هەروە بووە هەر ئەوەش ڕەچاو دەکرێت لە دانیشتوانی دەبارەکە ومێت دەکەین کە ئەو بۆنانە هەر بەردەوام بەڕاستی ئێمە دەستخۆشیان لێ یەکەین کە هەر لە بڵاوبوونەوەی هەواڵی فەوت و کۆچی دوایی باوکی خوالی خوش بووم کە هەموو توانی خۆیان خستەگەر هەموو دام و دەستگاکانی ناوچەکە خوای جەزا و پاداشتی خەیرێم داتەوە بەڕاستی هەوڵیان تێکۆشان سلمانیان کە تا چەندە دڵسۆزی باوکم بووینە ئەوش دەگەڕێتەوە بۆ ئەو مووقیف و هەڵوێستە پاک و بێخەوش و بێگەردەی کە باوکی بەڕێز بنواندی بە درێژایی تەمەنی خۆی کە هەموو تەمەنی خۆی بەخەت کرد لە خدمەتی ئاین یەکەم دوو لە خدمەتی گەل و نیشتیمان لە خدمەتی دانیشتوانی ناوچەکە بابم نەکەر وەکو مامۆستایەکی بەڕێزی ئاینی لە بواری بەرنوێژی و وتارخوێنی و کاری داعاوی و وتاربێژی و وانەبێژی بەرکو بگرە کەسایەتێکی دیاری ناوچەکەش بوو زۆربەی کێشە کۆمەڵایەتیەکان و گرفتە خێزانیەکان لەسەر دەستی ئەو یەکلا دەکرانەوە ئەمە دەستخۆشی ئەەکەین لە هەموو لەوەی خۆشەویست و بە خێراتنی کەناڵەکەشتان دەکەین مامۆستا ئاینی لەسەر لەلای باشی ڕحمەتی خوێندوتە ئیجازەی مەلایەتی وەرگرتووە باڵێ من لە ئێکی 2970 لە ناحیەی گەڵاڵی باڵەکایەتی سەردەستی باوکیم باڵێ بڕوانامی زانستیم پێ بەخشە دووبارە هاوشی خەمتانی سپاسی شعورتانەکەین دەستخۆشی لە هاتنتان دەکەین بەخێر بن سەرچاو بن بەڵێ بینەرانی زارکرمانزی لەگەڵتان بەردەوامە بین پەیامی بەڕێوەبەری ئەوقافی سۆرانی شوەرەگرین دکتۆر پشتیوان سرێشمەیی کاک دکتۆر پەیامی ئێوە وەکو بەڕێوەبەری ئەوقافی سۆران چیە لە کۆچی دوای مامۆستا مەلا عەبدوڵڵا قەڵاتی بەداخەوە شەوی ڕابردوو کە مامۆستا مەلا عەبدوڵڵای قەڵاتی کە ئەستێرەیەکی پڕشنگدار بوو لە ئاسمانی کوردستان و لە نێو جیهانی زانست و معریفە و نێو زانایانی کورد ئێمە خەفەتبارین بە لە دەستدانی ئەم زانە گەورانە کە 50 ساڵ خزمەتی هەبووە لەوەی کە خزمەتی حوجرە و پێگەیاندنی فەقێ و دامەزرێنەری یەکێتی زانایان بۆ لە سەردەستی بارزانی نەمر لە ساڵی 1970 و لەسەر کوردایەتی دەربەدەر و ئاوارەی ئێران بووە کەسایەتێک بوو جگە لەوەی کە مامۆستایەکی پایە بەرز و چەندین مامۆستا و چەندین فەقێ لە سەردەستیوی پێگەیشتون لە هەمان کاتدا کەسێکی کوردپەروەر و نیشتیمان پەروەر بوو لە دەستدانی ئەم جۆرە کەسانە ڕاستی ئەسەفێکی زۆر گەورەیە و کلێنێکی زۆر گەورە دروست ئەکاتن بەڵام ئینشاءالله ئەو هەموو مامۆستایانی کەوا لە سەردەستیوی پێگەیشتون یەکێک لەوانە لە ساڵی 1950 یەکەم مامۆستای ئەم دەڤەرە مامۆستا مەلا خالیدی هاودیان لە سەردەستیوی ئیجازەی مەلایەتی وەرگرتیەوە هەر ئەویش ژنی لە بۆ خواستیە ینی لە ساڵی 50 ئەو یەکەم ئیجازەی دابیتن تا پێش وەفاتیش بکاتن ئەو هەر بەردەوام بوو لە دەرزگوتنەوەی ئینشاءالله جێومەکانی بەهشتن و ئینشاءالله جێگەی چۆر نابیتن و ئینشاءالله خوای تەعالا بەڕەحمی خۆی لەگەڵ ئەکاتن دەستی ئێوەش خۆش بیتن لەگەڵمان بووی بەڵێ بینەرانی زاری کرمانزی ئەوەش پەیامی دکتۆر پشتیوان سرێشمەیی بەڕێوەبەری ئەوقافی سۆران بوو وەکو گوتمان ئەمە پرسەی مامۆستا مەلا عەبدوڵڵا قەڵاتیە کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی پرسەکەیەتی لە شاری سۆران بەڕێوە ئەچێت و سبەش لە شاری هەولێر دوم ڕۆژی پرسەکەی بەڕێوە چێت دوێنێ ئێوارە لە تەمەنی 102 ساڵی مامۆستا مەلا عەبدوڵڵا قەڵاتی لە شاری هەولێر کۆچی دوای کرد هەر یەکە لە سەرۆک بارزانی و سەرۆکی حکوومەت مەسرور بارزانی پەیامی هاوخەمیان ئاراستەی خانەوادەکەیان کرد و ئاراستەی مامۆستایانی ئاینی کوردستانیان کرد بۆ کۆچی دوای مامۆستا مەلا عەبدوڵڵای قەڵاتی